ئەمانە ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی سەلاحەدینن کە خەڵکی باکووری کوردستان و دژینەبوونی بەشە ناوخۆیی بەم جۆرە ناڕزایی دەدەبرن. نزیکەی 2 مانگە لە زانکۆی سەلاحەدین دەوام و خوێندن دەستی پێکردوێتەوە. ئەم خوێندکارانە دەڵێن لە یەکەم ڕۆژی دەوامەوە داوای دابینکردنی بەشە ناوخۆیی دەکەن، بەڵام بە بیانووی نەبوونی ئیقامە داواکاریەکانیان جێبەجێ ناکرێ. ئێمە هاتیم بۆ ئێرە بۆ پشتگیری لە برا و برادەر و جەماعەتمی مەخموور بکەین لەبەر ئەوەیە کە ئەوە 2 مانگە کولیە بوویەوە بەس هێشتا داخلی نادانە و ئەوە 2 مانگە هەمویان لە دەرەوە دەبین لەگەل برادەرەکان دەبینێت و هەمویان هاتو چۆن دەکەن و ئێوەش دەزانن قەیرانی دارەیەوە قوتابیان ناتوانە هاتو چۆن بکەن. کێشەکەش لەوەیە هەموو یعنی هێجاتیان بۆ ئەوە کە جنسیەیان بەسەرەوە چۆ و ئەڵێ نادن بەس هەندێکیان داینەوە هەندێکیان نادێن. ماوەیەکی کەم دوای دروستکردنی بربەز لەسەر شەقامەکە لەلایەن خوێندکارانەوە هێزێکی زێرەڤانی هاتن و بە زۆر هەوڵیاندا بڵاوەیان پێ بکەن، هەر بۆیە پێگەڵبژان لە نێوان زێرەڤانی و خوێندکاران ڕوویدا. هەر لەو گرتبوونەوەیدا زێرەڤانی هێرشی کردە سەر تیمی تەلەڤیزیۆنی ڕێگا و کەلوپەلە ڕۆژنامەوانەکانیان لەلایەن ئەو هێزەوە شکێنران. دوای ڕووداوەکە سنتەری میترۆ بۆ داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان ئیدانی هێرشکردنە سەر تیمی کەناڵی ڕێگای کرد. ئەو خوێندکارانە لاگەڵ کەسوکاریان لە کەمپی شەید ڕۆستەم جوودی نیشتەجێن لە مەخموور ڕۆژانە لەسەر خەرجی خۆیان هاتوچۆ دەکەن و دەڵێن ناتوان هەموو ڕۆژێک کرێی ئۆتۆمبیل دابین بکەن و ئەگەر بەشە ناوخۆییان نەدرێتێ ئەوە دەبێت ڕۆژانە هاتوچۆی ئەوێ بکەن. ریاضی یعنی دیارە یعنی هاتنە کولیە بخوێنین پێویست ناکە هەر لە هەر مشکلێک سیاسی دەستوەردانێک لەسەر قوتابیان بێکردن یان لە قسم داخلە دەبێ یان لە چۆ هاتوچۆ دەبێ یان لە وەرگرتنی باش دەبێ هەر جارێک مشکلەیەک دەرهێنان لەبەر مشکلەی سیاسی نێوان حەزبەکان مشکلەی گشتی هەرێم. دوای چەند هەوڵێکی تیمیان ئارتی بەرپرسانی زانکۆی سەلاحەدین ئامادە نەبوون لەسەر داواکاری خوێندکارە ناڕزەیەکان لێدوان بدەن. هێرشقادری ئارتی هەولێر.